كمية جاهية وباش هيداري روشية سياسة مدارك عراقية بريس سرمت بياتي إنها الاستوديو ميفاني منه بريس سرمتهم بخير بين خوش حالين إنها باويك راستا وخال الاستوديو بهفراينا هنجران لبغداد جنابة تديال مياه دبه وصا نقاشة ما جدي تربة نوصا روشالات نافين لهم برتقينا كالدنيا ما ترسي دار داية لقور شابا من يا إسرائيل دبيجا يا أمريكا دبا إسرائيل دروجين دهاتي دا إيريش إيران بكا لقور أواتي تديتين ريكتنا أمريكا وإيران صبارتي برنامج أتومي إيراني دقها بن بست تراوشي تشاد بيني قالوا تحية لكم صلاة وريز بو إيوي بريز لهوليرة وإمرو من فيربو مالا بغاوة لقلتان دركم بلام إمرو هاتم بو هولير بو أوي تنروجك شو بدينو أو دوخي كهي عراقي كان كنامه ليد بشارموا زور آلانجيرا لكوتاية وبيدادم رنگا دكري روجي يكشمي داهاتو برواريشي مترسيو كوتاي بيت چونکە ئێمڕۆ بەنامەی وزەی ئەتۆمی جیهانی وتی ئێران هەماهەنگ نییە و هەروەها بە بەردەوامی یۆرانیۆم دەپیتێنێت و ئەم ڕێکخراوە 35 وڵات تایدا بەشدارە منیش وەکو محالیلێک من پێم وایە ئەمە پێدانی گڵۆپی سەوزە بە ئیسرائیل و ئەمریکا کە تەواو ئێران بەردەوامە لە پیتاندن و نایەوێت بوەستێت کێشەی گەورەتر لەوە ئێران وەڵامێکی توندتری دایەوە ئێمڕۆ ئێران وتی ئێمە دامەزراوەیەکی تازە لە فۆردۆ دروست دەکەین بۆ پیتاندنی یۆرانیۆم وەک ئەوەی بڵێن وەرن بۆ جەنگ من پێم وایە ئەمە پەیامێک بوو بۆ بانگێشکردن بۆ جەنگ چونکە ئەمە لێکۆڵینەوەیەکی منتەقیانێت چونکە وەڵامێکی لەو شێوەیە پێشتر لە ساڵانی 90دا بە هەمان شێوە عێراق ئەوە وەڵامەکانی بوو وەک خۆت دەزانی لە ئەنجامدا عێراق گەیشتی بچی کە بە تەواوەتی وێران بوو بەڵام نازانم ئاخۆ ئەوان چۆن بیرەکەنەوە بێگومان ئەوان سەرکردەی گەورەیان هەیە بەڵام ئێمڕۆ کاتێک تەحەدای دنیا دەکەن و پێیان دەڵێن دامەزراوەیەکی تازەمان لە شوێنێکی پارێزرا و دروست کردەوە بۆ پیتاندنی یۆرانیۆم لە فۆردۆ ئەمە مەترسیدارە ڕۆژی یەکشەمە من پێت دەڵێم پێم وایە ویتکۆف یەک پرسیار لە دانوستکاران دەکات چونکە ترامپیش پشووی نەماوە بەڵام خۆت دەزانێت ئێرانیەکان پشوو درێژن پێم وایە ئەوان یەک پرسیاریان لێ دەکەن ئایا دەتانەوێت لە پیتاندن بوەستن و زۆر دڵنیاشم وەڵامی ئێران ئەس دەخوازم بخێر هاتنەوەتت کەم بۆ هەولێرێ بريس سرمنت هوليري جههري آمن ومالا سركية همو إيراقيانة تايبتي جي دكاودانين سخت دجوار دا هوليري صمام أمام بويه بيفيا دمكين قوش دربا يبدا روشالات نافين بردان دفان غواردنان دايه حتى أجانسا نفدولتيا وزيا أتوميجيك بريارك لديجي إيران در كريه وكتا قوتي إيران جي دبيجة بتو أوي كم دز برداري بيتاندنا يورانيوم نابين كواتا أفب خوشيك هماني نگلو ایدی یک شنبه کومبین بهت کردن در انجام نابن؟ سأقول لك إلا في حالة تنها ليك إلا في حالة باردان نبت أنا أعتقد من بيموايا روسيا وبوتين دخلوا على الخط هاتون تسرهل اليوم لسر بابتا إمرو بياني بيموايا روسيا وتوتي رنجا واباشتر بي أو يورانيوم بيتين راوال إيران بشيشينوا چونكا أجر نيتناوا چونكا أو ناوتيا دتشيتني وجنجكوا دزاني جنج يعني واتا سرتا عراق استابيا دواتر دچێتە ناو جەنگەکەوە لەبەر ئەوەی ئێران لێ دەدرێ بە موشکی سۆمەر یان شاهد یان قەدر یان هەویستە یان سجیل ئەو ساڕوخانەی کە باڵەستین و مسەیرن
ئێران لەو ناوچانە دەدا کە لە هەرێمەکەدا بۆ نمونە لە عێراق چی دەدا لە عینی ئەسەد دەدا لە ڤیکتۆریا دەدا لە بەغداد بۆی هەیە و هەروەها باڵوێزخانە و ڕەنگە بنکەی سوپایەکە لە هەولێر ڕەنگە ئەمانە لێ بدرێن دەکرێت لە کوێتدا هەندێک بنکەی سەربازی هەیە و هەروەها قاعدەی عیدید هەیە لە قەتەر وا لە قەتەریش پێم وایە سعودیا ڕازی نابێ بە لێدانی ئێران چونکە ئێران لە دامەزراوەکانی ئارامکۆی نەوتی دەدات لێرە کێشەکە گەورەتر دەبێت ئیران وڵاتێکی زلهێزی ناوچەیە وڵاتێکی خودی چەکن بەهێزە خودی بگومان سیستمێکی بەرگریە تەنها موشک و بەرگری ئاسمانیە من دڵنیام کەواتە ئەگەر شەڕ بدە کەسی بیناکە شەڕ بدە لێ لە گۆر ئەواتێتە دیتن دەبە شەڕ بدە ئەف شەڕە گەل وێ سنووردار بە هەند هێرشین ئیسرائیل بە بۆ سەر هەند ناوەندین ئەتومیە ئیرانێ وان وێ شەڕێکی هەرێمیە مەترسیدار بە مینا شەڕێ 2023 لەسەر عێراقی هذا السؤال ئەم پرسیارە زۆر با پێ بڵێم بۆچی جەنگەکە سنووردار دەبێت چۆن پێم وایە سنووردار دەبێت بۆچی چونکە ئەو جەنگە دەبێتە موشک بارانکردنی یەکتری بۆ نمونە ئەمریکا بە کروز و ئێرانیش وەڵامی دەداتەوە بە هایپەرسۆنیک و باڵستی و هەروەها موشکی كروس بەڵام لەسەر زەویدا جەنگ نابێت من چوومە تەنێو جەنگ لەگەڵ ئەمریکیەکانەوە چکە سەربازم هیچ سەربازێکی ئەمریکیم نەبینی و تەنها موشک باران دەکراین لایەن فڕۆکەکانەوە بۆیە ئەوانیش بە هەمان شێوە دەسەنێ و ئەو جەنگەوە ئەمریکا سەرباز نانێرێت کاتێ دەهات بۆ عێراق 180,000 سەربازی هێنابوو بۆ کوێت بەڵام ئێستا ئەوە نیە تەنها هەندێک کەشتی و B-52 F-35 و F-16 و F-15 هێناوە ڕەنگە F-22 ڕاپتەریش بێنێ ئەم فڕۆکەیە کە بە هیچ شێوەیەک ئەمریکا نایفرۆشە بە هیچ دەوڵاتێک لە سەرانسەری جار و ناشهێڵێت کەس دەی نزیک بێتەوە کاتێک کە لە ئیسرائیلیش دەنیشێتەوە یا لە هەر شوێنیش دەنیشێتەوە تیمی ئەندازیاری تایبەت دێن بۆ خزمەتگوزاری ئەو فڕۆکەیە بۆیە ئێران بەمانە لێ دەداتزانیژی ئێرانێکیش سەدەمین سەرکردنا ئیسرائیلی هێرشاندا دشەڕاندا لە غەزە لە لوبنانی لە گەلەیجان هەبوونە هێزێکی ئەسمانیا کاریگەرە کو هێژی جە ئالیە ئەمریکاوە بگومان تێتە ئالیکاریە تێتەکردن کەواتە دەبی ئالی داهەکرد گورزێن بە باندۆرێن ئەسمانی لە بنگەین ئیرانە بێنەوە شاندن گەل و لە نافخۆیە ئیرانی وێراو چاوابێ شوف التأثير كبير جدا کاریگەریەکە زۆر گەورە دەبێت بەڵگەشت بۆ ئەوە هەر لە بنچینەدا کاتێک دوایین جار لە ئێرانیدا لەسەر عێراقەوە لێدا ڕێک دوای ئەوە لە خوڕاداد و باڤاریدا کە پاوەرە لێیاندا و ڕووخاندیان لە هەندێک لە فڕۆکەخانەکان بۆیە هەر کاتێککە لێیان دەدەن من سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل دەزانم لە هەر شوێنێکە لێیان دەدەن یەکەم جار لە بەرگری ئاسمانیەکانیان دەدەن جەنگەکە زۆر تونند و تیژ دەبێت بە تایبەتی لە کاتێکدا ئیسرائیل موشەکی ببوورە بۆمبی CPU نییە بەڵکو ئەمریکا هەیەی نەیداوە بە ئیسرائیل هەر ئەوان هەیەە و دامەزراوەکانی قس و فۆرتۆ 80 مەتر لە ژێر زەویدان هیچ شتێک نایبڕێت تەنها ئەو بۆمبانەی نۆتەن و دەتەنن کە شاقچیاکانی تۆڕەبۆڕای ئەفغانستانیان پێبردووە زۆر کورتی ڕەوشە عێراق دەچێت گەلێک فڕۆکەخانەی بەغدای پێ دەبی يعني شوف أنا سأقول لك إحنا مثل ما استطعنا أن وەکو ئەوەی کە توانیمان لە قەیرانێک ڕزگار بکەین لە جەنجی عێراق و لوبنان و غەزە هەبوو وەروە گۆڕاکاریەکانی سووریا من پێم وایە حکوومەتی جۆرێک
لە پەیوەندی هەیە لەگەڵ گروپە چەکدارەکان خۆ دەزانی ئەوانە چێشە نەگەرات و ئەوانە بێنە ناو جەنگەکە عێراق دەبێتە ئامانجێکی زۆر ڕوونی ئیسرائیل بە تایبەتی چونکە ئەو گروپانە بەشێکن لە چوارچێوەی هەماهەنگی و لە پەرلەمانیشدا هەن بۆیە دەبێت ئەوە تێبگەن کە عێراق ناتوانێت تحملی هیچ لێدانێک بکات کە بۆی بياتي شارزای ئەمنی لە ستودیە میوانێ بوون هات